فیستیڤاڵی سەرکێشی ئۆتۆمبیل بۆ بڕینی هەوراز و قوڕولیتە بەڕێوە دەچێت لە باڵەکایەتی کە گروپی ئۆفرودی باڵەکایەتی ڕێج خستووە بە چاودێری بەڕێوەبراتی ناحیە حاجی ئۆمەران. طبعاً ئامانج لە ئەنجامدانی ئەم فیستیڤاڵە بۆ ناساندنی کاری ئۆفرودا لە باڵەکایەتی بە ئامادەبووان و بەشداربووان. دوو بەشمان هەیە. بەشی یەکەممان هەوراز بوو تاقیکردنەوەی ئۆتۆمبیلەکانمان. دیار بوو زۆر ئۆتۆمبیل توانای ئەویان هەبوو توانیان بە هاسانی هەورازەکە ببڕن. بڕگەی دووەممان ناو قوڕولیت هەیە. لەو ناو قوڕولیتەشە تاالعان ئۆتۆمبیلێکمان توانیوە ئەوەش کە یەکەم ئۆتۆمبیل بوو لێیدا ئەو توانی دەرچێ. خۆم سێم بووم نزیک بووم بەڵام بەداخەوە دەرنەچووم. ئێستاگە بەراورد کە بە ساڵانی پێشوو بازارەکە زۆر لە کورتیدایە بە حکمی ئەو زولفەی کە دروست بووە. بەسەراحەت یانی هەموو ئینسانێک تەماشای جیرفانی خۆی دەکا بە جێرەی پێویست چەندی لە جیرفانی بی ئەوەندەی خەرج دەکا. وەزعی سیاسی زۆر تاسیری هەیە. وەزعی ئەو مشکلێکە لەگە بەغدا دروست بووە ئەوەش تاسیرێکی گەورەی کردێت لەبەرەوەی حدودەکان هەمووی قەپاتە هاتوچوونیە. ئەو شتانە هەمووی تاسیری لە مەوادی کردێت. تقریبا هەموو سەری مانگێکیم هەچی ئەشیای پێویستی ماڵە لێرایکڕم بەس ئێستا بەڕاستی ینی من ناتوان وەکو پار و پێراشت کڕم چکە بە پێ گیرفانی خۆمە من بەش بە حاڵی خۆم مدەریسم کاتێ ملیۆنێک و 870 وەرەگر ئێستا 600,000 وەرەگرم ئەبێ بە پێ گیرفانی خۆم بکڕم. I've been here for 23 years. I don't live here, but I am coming here from like every 2 weeks. The Prague is so beautiful, you should really come here and you can see the beauty of the Prague. Je m'appelle Anne, je suis en vacances à Prague pour presque une semaine, c'est la première fois. Je crois que j'ai bien choisi la saison parce qu'il fait très très froid mais ça rend la ville magnifique et un peu désertée par les touristes, ce qui est pas un mal pour nous. Voilà, c'est superbe, on se balade beaucoup, on a visité les principaux monuments et c'est vraiment une ville magique.